ئەی تازە جەوان پیرم و ئوفتاودە و کەوتووم تا ماوە حەیاتم. ئەی تازە جەوان پیرم و ئوفتاودە و کەوتووم تا ماوە حەیاتم. دەستێ بدەرە دەستی شکەستەم کە بەسەر چووم قوربانی وەفاتم. تۆ یووسفینە و حوسنی لەسەر میسری جیناونی، من پیرم و فاونی لەم کولبەی ئەحزانە نەزیندووم و نەمردووم هەرواو بە تەماتم. فەرقێکی نەکرد نەفسی نەفیسم بە عینایەت وەحشی لە ویلایەت. لەم گۆشەی وێرانەیە هەرماومەوە وەک بووم وەی شومی وڵاتم. ئەی قوبەی تەیبە کە دەڵێی حوقەی تیبی مەواوی حەبیبی، مسکینم و بەو خاوکی عەترناوکەوە هاتووم بەو بۆنەوە هاتم. هەرچەندە کە من عەبدم و ڕوو زەردم و عاسیم مەئمولە خەلاسیم. قوربانی بیلاولم کە هیلالانە هەڵاتووم هەر عەفوە خەڵاتم. مدێکە کە هەم گەردەشی دەوراونی سپهرم مغبەر بووە میهرم. ئاوێنەی دڵ شاهدە هەرچەندە سیەه ڕووم میرئاتی جەلاتم. ئەی مەسجد و میحراب گەهت قیبلەی حاجات بۆ ئەهلی مناجات. مەحجوبی هەواوم و ئەمەتەم مەشهەدی معلوم بۆ ڕاوی نەجاتم. ئەی مەتلعی ئەنواوری هەموو خاوسی و داونی شەمسی سەمەداونی. وەک زەڕەی بێجیلوە نەمەوجود و نەمەعدووم جۆیاوی بەراتم. لەم خاوکی دەری ڕەحمەتی بێ زەحمەتە ناولی فردەوسە مەئاولی. حاشاو کە لە مێدا و ببمە سائیلی مەحرووم هەرچەند لە عوساتم. حاشاو کە لە مێدا ببمە سائیلی مەحرووم هەرچەند لە عوساتم.